لە پێناو برەودان و بەرەو پێشبردننی تواناکانی فۆتۆگرافەراندا مەزراوی ڤیم خولێکی فۆتۆگرافی کردەوە. خولەکە لەلایەن فۆتۆگرافەری بەریتانی جایلس کلارک بە شێوەی تیۆری و پراکتیشی ئەوترێتەوە. زانیاری زیاتر لای هاوکارمان ڕێژنە ڕزگارە. سلااوان لەبێ و ئەم کاتتان باش. ئێمە لا دامەزراوی ڤیمین لە شاری سلێمانی لەلایەن ئەم دامەزراوەیەوە خولێکی فۆتۆگرافری بۆ ژمارەیەک لە فۆتۆگرافەران و بەشداربووان کراوەتەوە. دیارە ئەم خولە لەلایەن دامەزراوی ڤیمەوە ڕێکخراوە لەلایەن بەڕێز جایلس کلارک ئەم خولا دەوترێتەوە کە بەڕێزیان لە دامەزراوی ڤیمن و خولەکە بە بەشداربووان دەڵێنەوە. بەڕێزیان خاوەنی چەندین خەڵاتی فۆتۆگرافەری جیهانین و لێرە لەلایەن ئەم دامەزراوەیە بانگێشت کراون و هاتوونەتە شاری سلێمانی و خولەکە دەڵێنەوە. من بەڕێز لیلیان ئەمیر و هەروەها فۆتۆگرافەری جیهانی جایلس کلارک وەردەگرم بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم خولە و گرنگی هونەری فۆتۆگرافەری لە کوردستاندا. کردنەوەی خولێکی لەم شێوەیە کە تایبەتە بە هونەری فۆتۆگرافی لەلایەن بەڕێستانەوە چۆن سەری هەڵدا؟ دەستان خۆش بێ. دامەزراوەی ڤیم بەشی ڤیم میدیا هەساو بەکردنەوەی خولێکی فۆتۆگرافی وەک ئەزانین لە کوردستانە فۆتۆگرافی گرنگیەکی ئەوتۆی پێنەدراوە، هەر بۆیە 15 بەشدار بوو فۆتۆگرافە لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە هێناومانەتەنە دامەزراوەی ڤیم و بەشداری ئەم خولە ئەکەن کە خولەکە بە سەرپەرشی مامۆستا جایلس کلارکەوەیە بۆ ماوەی 5 ڕۆژ لە دامەزراوەی ڤیم بەردەوامە بێت. ئەو کەسانی کە لە نێو خولەکەتان بەشداربووان خۆیان فۆتۆگرافەرن یاخود لە سەرەتادان و دایانەوە فێر ببن؟ خۆی خولەکە بۆ فۆتۆگرافەرە پرۆفشناڵەکانە هەڵبەت ئەم فۆتۆگرافەرانەی کە هاتوون خۆیان ئەزمونێکی پێشووتریان هەیە و هاتوون بەشداری ئەم خولە بکەن بۆ ئەوەی پەرە بەو فۆتۆیانیان بن کە ببێتە ئەوەی کە بتوانن لە ڕێگای فۆتۆکانیانەوە چیرۆکی باشتر بگێڕنەوە. پێشوازی بەشداربووان چۆن بوو لە خولەکە یاخود چۆن هەڵی ئەسەنگێنیت؟ ئەمڕۆ دوم ڕۆژی خولەکەیە کە بەشداربووەکان تێبینی خۆیان ناوە کە زۆر ینی سوودێکی زۆر باشیان لێبینەوە، چونکە کۆرسەکە هەم لێرە بەیانیان کە بە شێوازێکی نظری ئەوترێتەوە دواتر فۆتۆگرافەرەکانە ڕۆنە دەرەوە بە عملی فۆتۆ ئەگرن و دووبارە ڕۆژی دواتریانەوە ئێرە باسی فۆتۆکانیانەکەن. ئەمە وا لە فۆتۆگرافەرەکانەکە هەنگاو بە هەنگاو و بە شێوازێکی زۆر خێرا بەرەو پێش بچن. خۆش بێ. وەک دەزانین دامەزراوەی ڤیم بەردەوام کار و پرۆژۆی نوێ و چالاکی هەیە بۆ بەشداربووان و کردنەوەی خولی زۆری هەیە. بەڕێستان بەنیازن لە داهاتوودا خولی لەم شێوەیە بۆ بەشداربووانی تر بکەنەوە و فۆتۆگرافەری جیهانی بێننا کوردستان و لێرە ئەم خولانە بۆترێتەوە بەردەوامی هەبێت؟ هەر وەک هەموو کارێک کە دامەزراوەی ڤیم ئەنجامیەدات کارەکانی درێژخایەنن، کارەکانی بە شێوازێکن تا چەند خزمەت بە گەنجان بکات، تا چەند گەنجان بتوان سوودی لێ ببینن. دامەزراوەی ڤیم هەمیشە بەردەوامە بێت، هەمیشە دەست بۆ ئەو کار و پرۆژە و چالاکیانە ئەبات کە زیاتر سوود بە گەنجانە بەخشێت. بۆ چرکەیەک و بۆ هەمیشە وێنەی فۆتۆگرافی چرکەیەک لە ژیانمان تۆمار دەکات و بۆ هەمیشە دەمێنێتەوە. ئەم لێکدانەوەیە لای بەڕێستان چی دەگەیەنێت؟ Photography for me captures کاری فۆتۆگرافەری بۆ من ئەو چرکە ساتەیە کە لە یادەوەریدا دەمێنێتەوە، لەو دۆخەی خۆتی تێدایت دوورت دەخاتەوە و دەتخاتە دۆخێکی دیکەوە. من کاری فۆتۆگرافی ڕۆژنامەوانی دەکەم، ئەوەش هەوڵدانە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی لەبارەی بابەتێکی دیاریکرا و لە کات و شوێنی جیاوازدا. ئەوە ژوا دەکات بڵێین ئەو کارە بەهێزە. to make people aware of a particular situation. دەستخۆش بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. با بێینە سەر باسی خولەکە. ئەم خولە لەلایەن بەڕێستانەوە لە ناو دامەزراوەی ڤیمدا دەوترێتەوە. بە چ تەکنیکێک زانیاریەکان دەگوازیتەوە خۆت دەگەیەنیت بە بەشداربووان؟ Well, I'm a photojournalist, which means that I tell stories with my camera. من کاری فۆتۆگرافی ڕۆژنامەوانی دەکەم، واتە لە ڕێی کامێراکەمەوە چیرۆکەکان دەگێڕمەوە. من زیاتر لە 30 ساڵام کارە دەکەم. دروستکردنی چیرۆک لەسەر بابەتێکی دیاریکرا و بۆ من گرنگە. تازە لە سوودان گەڕاومەتەوە و پاش 2 مانگمانەوەم لەوێ لە بەشە جیاوازەکانی ئەو وڵاتە کێشەکانم کردوون بە چیرۆک. کاتێکیش هاتمەوە ئێرە
لەگەڵ ڤیم فاوندیشندا گفتوگۆم کرد بۆم دەرکەوت ئەم کارە بەلایەنەوە جێی بایەخە کاری فۆتۆگرافی ڕێگەیەکی باشە بۆ ئەوەشی کێشەکان ڕوون بکەیتەوە و پیشانی خەڵکی بدەیت. And photography is a very good way to explain an issue or to show an issue. And so we decided that we thought we'd bring together these young, very talented photographers. وەک لای بەڕێستان ئاشکرایە کامێرەی مۆبایلە پێشکەوتەکان لە ئێستادا کێبڕکێ لەگەڵ کامێرا دەکەن کاریگەری ئەم پێشکەوتنە لای بەڕێستان چۆن هەڵەسەنگێنیت یاخود چی دەگەێنێت لە ئێستادا؟ I mean, obviously, the fact that so many people have smartphones now, it has changed the face of news. خەڵکی زۆر ئێستا مۆبایلی زیرەکیان پێ بە کامێرای باشەوە کە سەرجەمیان دەتوانن هەواڵەکان بگوازنەوە ئەوەی هەیە دەبینن کارەکە بووە بە کۆمەلگای ڕۆژنامەوان ئەوان کامێرای مۆبایلەکان پێ و لە شوێنی ڕووداوەکەن ئەوەش ڕەوتی کاری فۆتۆگرافی گۆڕیوە و دەتوانم بڵێم کۆمەلگای ڕۆژنامەوان دروست بووە. But there weren't that many. We were just photojournalists. But now it's opened it up to be really about citizen journalism. بەڕێستان چەند جارێک سەردانی کوردستانتان کرد و هاتوونەتە کوردستان ئاستی هوەری فۆتۆگرافی لە کوردستان چۆن هەڵەسەنگێنن؟ I think the one thing for me that's been interesting about Kurdistan, I first came here in 2016. بۆ من ئەوەی لەبارەی کوردستانەوە سەرنجڕاکێشە لەو کاتەوە دەست پێ دەکات کە 2016 هاتمە کوردستان و ڕۆماڵی شەڕی داعش و دۆخی ئاوارەکانم دەکرد هەرەو ساڵە چوومە شنگال و لە نزیکیشەوە بینیم پێشمەرگە دەجەنگان و گیانی ملیۆنان کەسیان ڕزگار کرد ئەوە بۆ من جێی سەرسوورمان بوو ئەوە کورد بوو توانیان کە داعش وەدەرنێن کوردستان بەردەوام خەڵکەکەی خۆی پاراستووە و ئاگای لە خەڵکەکەی خۆی بووە و ناسنامەی کوردی خۆی پاراستووە و بۆ ئەو ناسنامەیە جەنگاوە ئەوەش لە ڕێی کامێرا و وێنەوە خراوەتە ڕوو پیشان دراوە کە کوردستان چییە؟ Worked hard on remaining its own.